پرۆسەی دەنگدانی گشتی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کاتژمێر 7 بەیانیەوە هاوشێوەی سەرجەم شارەکانی عێراق وەرێمی کوردستان لە ئاڵەبجەی شەهیدیش دەستی پێکرد و دەنگدەران بژاردەکانی خۆیان خستە نێو سندوقی دەنگدان و کاندیدە دڵخوازەکانی خۆیان هەڵبژارد. هاوڵاتیان دەنگدان بە کەسانی شایستە و لێهاتوو بە ئەرک دەزانن و پێیان وایە دەنگەکانیان گۆڕانکاری دروست دەکات. بەشداریکردن لە دەنگدان ئەرکە سەرخستنی کاندیدە باشەکان و خەڵکە دڵسۆزەکە دیسانەوە ئەرکە. هەڵبژاردن وێزگەیەکی گرنگی گۆڕانکاریە و خەڵک توانێت لە ڕێگەی هەڵبژاردنەوە هەرچەنە هیچ دەسەڵاتێکی نەبێت بتوانێت گەورەترین دەسەڵات بگۆڕێت و ئاراستە بەو شێوازە وڵات بەرەو ئاراستە بکات کە ئەیەوێت. بەڵام بۆ مەرجەی کە خەڵک وشیارانە دەنگ بدات و خەڵکی دڵسۆزی خۆی دەست نیشان بکات و ببێتە هۆی ئەوەی کەوا بەشدار بێت لە بڕیاردانە وڵاتەکە. زۆر مهمە چیکە چارەنووسسازە یەکلا کەورەیە بۆ میلێتی خەڵک لە دوای ئەم دەنگدانە بۆچی لەخۆیەوە دیعایە بکا بڵێ ئەم خراپە و خراپە ئەتوانێت ئیساتە بێتە سەر سنووقەکانی دەنگدان خۆی یەکلایی بکات. لە بازنەی سی سلێمانی زیاتر لە 213,000 کەس مافی دەنگدانیانە بووە. 8 کاندید کێبڕکێ دەکەن بۆ سەرکەوتن. هەڵبژاردن پرۆسەیەکە ئەتوانم بڵێم لە تەواوی وڵاتانی دنیاە تاکە وێستگەی گۆڕانکاریە لە سەرانسەری وڵاتە و من بە شتێکی گرنگی ئەزانم کە هەموو کەس بێت بەشداری هەڵبژاردن بکات چونکە بەڕاستی تۆ ئیرادەی خۆتە 4 ساڵ جارێک دەتوانیت مەسەرەن دەنگ بدەیت بۆ لایەنە و بۆ کیانە و بۆ بڵێن کەسەی کە مستەحەقە بڕوات نوێنەراتی تۆ بکات لە پەرلەمانی عێراق. دەنگ ئەدەین بەو کەسانەی کە شایستن. لە دوای ئەوە ئەو وڵاتەکەیشمان کوردستان ئەبێ حەقێکی خۆی ببێت، یعنی محاولە بکەی ئەم کوردستانە بەشکم ببێتە حکومەتێک بەشکم بێتە حکومەتێکی یعنی پڕخێر و بەرەکەتە وڵاتەکە پڕخێر و بەرەکەتە خۆی حەقەتەکەی بەس ئەوانەی کەوان لەسەر یعنی مەسئولیەتی گەورە بە ئەوانیش بەزیان بە خەڵکا بێتەوە. لە سنووری بازنەی سی هەڵبژاردن کە ئاڵەبجە و قەزاکانی 53 سادق و شارەزوور دەگرێتەوە لە 72 ناوەند هاوڵاتیان مافی دەنگدانیان بۆ گەڕابوویەوە. هاوڵاتیان دەڵێن نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەڵبژاردووە تا لە داهاتوودا شەڕی کورد و بەدەستهێنانی مافەکان بەگشتی ببەنە پەرلەمانی عێراق. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.